لە وڵاتێک ژنان بەدەست ڕندەی پیاوانەوە دەناڵێنن. هاوکات ژمارەی ژنانیان بە شێوەیەکی لە ڕادەبەدەر زیاد دەکە. هاوسەرگیریکردن لەگەڵ ژنانی ئەم وڵاتە ئاسانترە لەوەی کە بە خەیاڵماندا دێت. کاتێک هاوسەرگیری لەگەڵ ژنێکی ئەو وڵاتە دەکەیت، لە ماوەی تەنها 3 ساڵدا ڕەگەزنامە بەدەست دەهێنی. کچەکانیان جوانترینن لە هەموو جیهاندا. لەگەڵ هەر منداڵێک کە دێتە دنیاوە، حکومەت هاوکاریت پێدەدا. هاوکاری ساڵانە بۆ منداڵەکە دەبڕدرێتەوە. بەڵام کچانی ئەم وڵاتە دەترسن لەوەی هاوسەرگیری لەگەڵ پیاوانی وڵاتەکەی خۆیان بکەن. بە هۆکاری تونند و تیژی کۆنەپەرستی دەمارگیریە. منداڵی کوڕیان کەم دەبێت. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ڕێژەی بوونی کوڕ لە وڵاتە بۆ یەک منداڵ لە خێزانێک دابەزیوە. چاویان شینە وەک ئاسمانەکان، قژیان زەردە وەک ئاڵتون و حەریر. جوانترینی ئاسیا و ئەوروپا، گەورەترین وڵاتی ژنان، ژنانی رووسیا. بە چەند هۆکارێک لە سەدا 80 کارمەندانی کەرتی گشتی ئەم وڵاتە ژنن. پیاوەکانیان لە دەرەوەی رووسیا کار دەکەن، یان لە هێزە سەربازیەکاندان، یان لە بنەڕەتدا نازانن ئەو کارانە ئەنجام بدەن. هۆکاری سەرەکیشی ئەو ڕێژە زۆرەی ژنان لەم ساڵانی دواییدا زۆری مردنە لەم وڵاتەدا، بە تایبەت لە نێوان پیاواندا. بۆیە بەپێی یاسای ئەو وڵاتە هاوسەرگیری لەگەڵ کچێکی رووسی بکە و لە ماوەی 3 ساڵدا ڕەگەزنامەکەی بەدەست بهێنە، وەک هەر هاوڵاتیەکی رووسی مامەڵەت لەگەڵدا دەکرێت. هەروەها لە ساڵی 2020 رووسیا بڕیاریدا ئەو یارمەتیانە زیاتر بکات کە داینابوو بۆ ئەو خێزانانەی کە لە منداڵێک زیاتریان هەیە. لە رووسیا بۆ هەر 120 ژنێک تەنها 100 پیاو هەیە، جگەل لەوەی کە نیوەی پیاوەکانیشیان هاوسەرگیری ڕەت دەکەنەوە، کەوایە نیوەی کچانی رووسیا کێشەی قەیرەبوون و هاوسەرگیری نەکردنیان هەیە. بۆیە کچان لەم دواییانەدا پێیان باشە هاوسەرگیری لەگەڵ بیانیەکان بکەن، بە هۆکاری ئەوەی لێپرسراوێتی هاوسەرگیری هەڵدەگرن و حەزیان لە خێزان دروستکردنە. ژنە رووسیەکان پێیان خۆشە هاوسەرگیری لەگەڵ عێراقیەکان بکەن، بە تایبەت کوردەکان کە وەک خۆیان دەڵێن. ئایا ئێستا تۆ ئامادەیت هاوسەرگیری لەگەڵ کچێکی رووسی بکەیت و لەو وڵاتە ژیان بگوزارێنیت؟